آه. من سەفورە مستەفا هەلازم ئەو کارگای منە تەبعەن بەخۆم خاوەن کارەکەم 22 ساڵە و کارەی دەکەم 10 ساڵ لە ئێران لە ڕۆژهەڵات لە شاری نەغەدە کارم کردووە 12 ساڵیشە لێرە کارێ دەکەم کارگای من کاری من بە پێی داخوازی خەڵکە بۆ وەک تۆلیدی بۆ دوکاندار وشتی کار ناکەم بۆ خەڵک کارێ دەکەم لەسەر داخوازی خەڵک قیاساتی خەڵک مۆبلیان بۆ چا دەکەم لەسەر هەر مۆدلێک کە داوا دەکەن کلاسیک بێ مۆدێرن بێ یا جاری واشە نۆکردنەوەیان دەوێ مۆبلیان بۆ نۆ دەکەمەوە ئەو ئیشی من پێ دەڵێن ئیشێکی خانگیە یعنی ئیماڵانە لەسەر داخوازی خەڵک کارێ دەکەم کاری خەنەفەی دەکەم کورسی نان خواردن و هەتا سیستەمی گەورە و گچکان چا دەکەم ئەمن لێرە دەگەڵ خێزانەکەم کارێ دەکەم ئایلەی خۆشم دەگەڵ من کارێ دەکەن تقریبان ئایلەکەم 3 نەفەر 4 نەفەر کارم دەگەڵ دەکەن دەگەڵ وەشدا هەمیشە 2 نەفەری دیکەی ئێرە 2 نەفەر 3 نەفەر جاری وایە بە پێی بازار دەزانێ 5 نەفەر 12 نەفەر هەتا 15 نەفەریش کاریان لەکەن من کردو بێزگە لە خێزانی خۆم چون جوریەتی کارەکانی کارگای مەجوورێکە کە نەفەراتی زۆری دەوێت جێگای زۆری دەوێت پیاوەکەم لێرە کاری ڕەنکاری شتەکەی دەکا کوڕەکانم نەجارەکەی دەکەن و بە پێی داخوازی کارەکەش بەخۆم کارەکانی دیکەشیان دەگەڵ دەکەم یا کاری قماش لێدان و قماش دوورینی و ئەوانەش دەکەین لە پێشێدا ئافرەتان کاری ماڵیان دەکرد دەگەڵەوەی کاری مەزرایان دەکرد دەگەڵ ئایلەیان فەلاحەتی و نۆک هەڵکردنەوە و کاری گەنم و ئەو جورەشتانە سەردانی مەزرا و شتیوا کە بەڕاستی کارێکی قرس بوو دەگەڵ ئەو هەموو منداڵە ڕاگرتنەوە ئەولا کاریمە فەلاحەتی نەبوو بابی خۆم لێفە دروو بوو هەلاج بوو ئیشەکەی ئیشی هەلاجی بوو لێفە و دۆشە گوشتیوا لێی دەدوین دایکیشم دەوەی شەیدا یارمەتی دەدا یارمەتی دەدا پێکەوە کە ئیشیان کرد ئیشەکانیان زۆر بە جوانی چوو کێشێت 6 منداڵی بە جوانی گەورە کرد ماڵێکی مرتاحی دابین کرد ئەو دوانە چونکە هەردوو کاری سەنعەتیان کارێک بوون کە سەنعەتی دەستی خۆیان بوو ئەمە بە فێر بووین دەگەڵەوانە کە دەگەڵەوەی کە دەرسی دەخێنین دەبی دەگەڵ کۆمەلگا بڕۆینە پێشێ ئیشێکیش فێر بین حتمما ئیشێک بزانین دەگەڵ لەوانەدا وەک وەزیفەیەک بوو بۆمان ئەمە ئیشی وانەش فێر بوون دەگەڵ ئیشیوانە ئیشەکانمان بە ڕۆژ دەکرد ینی هاتین سەرخەیاتیش فێر بووین دەگەڵەوەی دا قەنەف چاکردن هاتە وڵاتی دیتمان ئیشەکەمان ڕەبتی هەیە هاتم سەر ئیشی قەنەفەی ژیانی ئەوڕۆ کۆمەلگای ئەوڕۆ ژیانەکان بەداخەوبەرە قورسترن لە جاران تەوەقوعات زۆرترە بۆ منداڵ گەورەکردن جەماعەت پێویستی بژێوی زیاتر هەیە بۆ ژیان هەر ژنێک ئەگە یارمەتی ماڵێ نەداتن تەبعەن ژیان بۆیان سەختتر دەبێتن لەوە بۆ دووە سەختتریش دەبێت ئەمن هاتم دەستم کرد دەگەڵەوەیدا کە دەپێشێت ئەمامەوە بۆ فرۆشیمان هەبوو دیتم ئیشەکە ساحەتێک دەزانم دەستم کرد بە دانانی کارگای کە بخۆمان ئەو شتەی چاکەین و کارگای چاکەین و داینین ئەم لەڤڵێ ڕامە بە دایک و بابیمەوەی مەفێریمە کردبوو کە ئیشەکان فەرقیان نێدە ژن و پیاوەدا گرنگەوەیەت و ئیشێک بزانی ئیشزانین بەخۆی یەک ئۆلەویەتە وەک دەرس خوێندنە وەک شەهادە وەرگرتنێکە ئەوەندەیان لە کلمە گرنگ کرد بوو تەبعەن هەرێک لە منداڵەکانی ما یەک ئیشی زۆر باشتر دەزان دەگەڵەوەی کە دەرسیشان خوێندەوە دەرسیشیان تەواو کردن کاروەخت پێویست بوو بە کاری دێن ئەمیش هەرەو کارم کرد ئەمیش هاتم کارگام دانا دەگەڵەوەیدا کە هیچ ژنێک تا ئەو کاتێک ئەو کارەی نەکرد بوو بە خۆشحاڵیەوە دەگەڵەوەیدا ڕاکە ئەمن ئەو کارم لە
خانەوادەی خۆم هێنابوو مێردەکەم منداڵەکان یارمەتی دەرێکی باش بوون بۆ من هیانیاندام کە ئەو دەو ئیشێدا بەردەوام بووم و پشتیان گرتم تا ئێستاش هەمومان یەکڕاکارە دەکەین. من ئەو ئیشم زۆر پێخۆشە هەر بەڕاستی چونکە زۆرم پێخۆش بوو هاتمەنەوە ئیشەی ئەلاقم پێیەتی تاکە ئیشێکە کە دوای هەموو ماندووبوونێک و هەمووانێکێک ئارام دەکاتەوە هەموو ناڕەحەتێکیدا وەختێک دێمە سەریشەکەی پێی ئارام دەبمەوە ئەو جودا لەوەیە کە بژێوی ژیانم بۆ ئیشەیە ئێستا من ئەو ئیشەی دەکەم ئەگەر ئایلەشم دەگەڵ نەبم بە تاقیتەنێ دەتوان ئەوی ژیانی خۆم و خانەوادەم پێوە بەڕێوە ببەم. داوە لە ژنەکان دەکەم هیندە لە ماڵێدا مەنیشن هیندە چاوەڕێ ئێرو ئەوە مەبن بە خێرا خۆیان بەڕێوەتان ببەن و کارتان بۆ بکەن و شتان بۆ ئامادەکەم بەڕێک دەستیان لە چاویان لە دەستی خۆیان بێ بەڕێک فکر لەو ڕۆژانەوە بکەم کینە کەسیان لە دەورە نەبێ بە خێویان کا و یارمەتیان بدا ئەدی هەر نابی چاو لە دەست بن دەبی بە خۆیان هەستن کارێک بکەن کار زۆرە ئەگەر بیکەن هەمووی ئەو کارانە دەتوان بکەنە کاری خۆیان کاری منیش لە پێشێدا هەر پیا و کردویانە ئێستا من کردومە بۆتم بە کاری منیش چەندین ژنی دیکەش دێرەدا دەتوان نیش بکەن ئەڤڵەکان زۆر بە ترس و لەرزەوە دەهاتن ئێستاکانە بە متاحیدێن دەزانن دەوێرن بۆ لای ئیشی قەنەفەش بێن. من ناوم نسرین علی بووکی سەفورا خانم لەکن سەفورا خان ئیش دەکەم زۆر خۆشحاڵم بەوەی کە خاوەنکارەکەم خانمێکە کارەکانیشی زۆر جیاوازە دەگەڵ جێی دیکە زۆر بە ئەلاقەوە کارەکەی دەکا هەمیشە ئینتیزاری کاری زۆر جوان و ڕێکوپێکی لەمە هەیە و هیچ جیاوازێکیش لە بینی من و یان نەفەرەکانی دیکە کە لێرە کار دەکەن دانانێ.